بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجی عومەر لە بەرنامەی باسی ڕۆژ لەگەڵتان دەبم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر باز دەکات. تەوەرێکیان تایبەتە بەکار و چالاکیەکانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەروە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان بۆ ئەم مەبەستە ژمیوانداری زۆر بەڕێز عەبدولستار مەجید وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەروەها ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستانمان کردووە. بەڕێز عەبدولستار بەخێر بێت بۆ کوردستان 24. پێم باشە سەرەتا لەوە دەست پێ بکەم سەردانەکەتان بۆ پارێزگای سلێمانی و دیدار و کۆبنەوەتان لەگەڵ ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئامانجەکەی چی بووە؟ بە ناوی خوای گەورەی میهرەبان ئێمە وەکو وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ چەند بەڕێوەبەرێکی گشتی کشتوکاڵی هەرێمی کوردستان سەردانی هەم ڕێخەری بزوتنەوەی گۆڕان بەڕێز کاک نەوشەر مستەفامان کرد، هەم سەردانی بەڕێز خاتوو هێرۆ ئیبراهیم ئەحمەدمان کرد. ئامانجی ئێمە زیاتر بەڕاستی یەکەم ڕوونکردنەوە و خستنە ڕووی ڕەوشی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان بە ئاعتیباری ئەوەی کە هەردوو ئەم بەڕێزانە و هەندێک سەرکردەی تری هەرێمی کوردستانیش گرنگی بە کشتوکاڵ دەدەن و بەلایەنەوە گرنگە کێمە لە کشتوکاڵ بەرەو پێش بچین و گەشەی پێ بکەین و ببینە خاوەنی بەرهەمی خۆماڵی خۆمان و لەسەر پێی خۆمان بوەستین. لە هەمان کاتدا پێویستمان بە هاوکاری ئەم دوو بەڕێزەوە دیارە بەڕێزەکانی تریش کە کاریگەریان هەیە لە سەرگۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی کە هاوکار بن و هاوڕێ بن و هاوڕابن بۆ پێشخستی ئەم کردەوە بۆ بە سێکردنی بە سێکتەری یەکەم بۆ ئابووری هەرێمی کوردستان. چونکە بەڵێ ئێمە لەلایەک حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە و ئەمە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە کە ئەم هێندێک هەنگاوبوونێ، بەڵام لە هەمان کاتدا بۆ ئەم قەزیە بەڕاستی کە کشتوکاڵ پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە و پەیوەندی بە تاکتاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە، پێویستمان بە هاوڕێبوون و هاوڕابوون و پشتگیری هەموو لایەکەیە لە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان، حیزبەکان و حتا ڕاگەیاندن و حتا تاکتاکی هاوڵاتیان کە یعنی کشتوکاڵ چەند گرنگە بۆ ئێمە. پەیامەکە گەیشت ئامانجەکە زیاتر بۆ دەوڵەمەندکردنی کەرتی کشتوکاڵ بوو لە هەرێمی کوردستان. ئایا لەو دیدارانەدا باسی سیاستتان کرد یان تەنها گرێدراو بوو بە کەرتی کشتوکاڵ؟ بێگومان بڕوان ناکەم هیچ کۆڕ و مەجلیسێکی ئێمە باسی سیاسی تێدا نەکرێت بە حکمیەوەی کە ئێمە ئێستا بە ڕەوشێکی سیاسی خراپ دەتێدەپەڕین و هەمومان دەزانین ئێمە قەیرانی سیاسیمانێ لە هەرێمی کوردستان و ئەم قەیرانی سیاسیە ینی تا ڕادەیەکی زۆر هاوڵاتیانی بێئومێد کردووە و خەڵک بێزارە و خەڵک تەحملی نەماوە و خەڵک ینی متمانە و سیقەی بەڕاستی بە حکوومەت بە لایەنە سیاسیەکان بە سەرکردەکان لەق بووە کە ینی تەحملیان بارودۆخە دژوارە ناکەن. چ شتێکی گرنگتان لە ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان وەرگرت بۆ ئەوەی نێوماڵی کورد ئاسایی ببێتەوە؟ خۆی دیارە بۆ قەزەی کشتوکاڵ هەموو هاوکاری و پشتگیریەکان دەربڕی و دیارە کاتی خۆشی من باسیمان کرد تەبان پرۆژەیەکی داوەتە پەرلەمان 2011 پرۆژەکە لای ئێمەشە بوو بۆ چۆنێتی ئاوادانکردنەوەی گوندەکان و گرنگیدان بە کشتوکاڵ و پێشخستنی کەرتی کشتوکاڵ لە هەرێمی کوردستان. دیارە ئەو پرۆژەیە لە 2011 بوو قسەی لەسەر کراوە، بەڵام لە ڕووی سیاسیەوە وەکو جەنابتان باستان لێوە کرد ئێستا خەڵکی کوردستان چاوەڕێی موژدەی خۆشە. ئەمن بەو شێوەی باسم کرد. دیارە ئێمە کۆمەڵە قەیرانمان هەیە، قەیرانی سیاسی، قەیرانی دارایی و زەنجی داعش و پەیوەندیە ناجێژیرەکانمان لەگەڵ حکوومەتی ناوەند و ئەو ئاڵۆزی کە بە ناوچەکەدا تێدەپەڕێ کە ئێمە نازانین لەو هاوشێشانەی کە لەم ناوچەیەدا ئێستا دەگوزارێ لە نێوان ئەمریکا، رووسیا، ئێران، تورکیا، وڵاتانی کەندا و
عێراق وڵاتانی تر ئایا پێگە و بارودۆخی کورد لەم هاوشێشەیە بەشێ دەگەوە لە کۆتایی ئەنجامدا ئێمە چیمان دەست دەکەوێت بەچ بۆ ئێمە کۆتایی پێدێ ئەمە قازانج دەکەین زەرەر دەکەین بۆیە بۆ هەموو ئەمانە ئێمە پێویستمان بەوە هەیە کە ناوماڵ خۆمان ڕێخینەوە وەزی خۆمان ئاسایی بکەینەوە عەرز دەکەم کە ئەمەش بەڕاستی پێویستی بە سازشی هەموو لایەک هەیە بۆی کە ئەو سازانێ کە باز دەکەین بێتە دی باش بزوتنەوەی گۆڕان دەوێت سازشێک بکە بزوتنەوەی گۆڕان ئەو باسی کردگوتی ئەمە چیمان هەیە سازشی سە بکەین دەستبەرداری چی بینیانی سەرۆکی پەرلەمان دەبێت باسی ومان نەکرد باسی و ناتە پێشێ بەس گوتی ئێمە ینی سەرۆکی پەرلەمانە خۆ دەرکراوە کەواتە هیچ وەزیرەکانیانە ڕێ لەگیرا وەزیرەکانیان دەرکراوە مۆزەفیان هەیە مەسەلەن ناڕحەت کراوە دەڵێ ئێمە چیمان هەیە بیبین بیبەخشین تا مەسەڵەن وەزەکەی پێ ئاساییکەینەوە ئەوەی کە هەیە لە لای برادەرانی پارتی ئەوان دەتوانن سازش بکەن ئەوان دەتوانن لە شتی خۆیان بێنە خوارێ بوو کە وەزەکەی چاکەنەوە ئەمن پێم وایە نەکەرەوەندە بام عەرز دەکەم کاک کەمەرە بێزگەلەوە کە خەڵک بێتاقەت و نیگەران و گەیشتووەتە بینە قاقای کە تەحملی نەماوە من ئەو حەقەتە ڕادەگەم چونکە تێکەڵ بە خەڵکم بۆ دەزانم ئەمە هەموو تێدا بەرپرسیاری وە لە جیاتیەوەی کە ئێستا ئێمە بین بۆ بەهێزکردنی هەر خۆمان هەر لایەک بۆ بەهێزکردنی خۆی و بۆ قایمکردنی پێگەی سیاسی خۆی بێ دەستی ئێران و دەستی تورکیا و دەستی وڵاتانی تر ماچ بکە ماچ بکەین ئەم پێمە بین ئەندازەیەک تەنەزول بۆ یەکتر بکەین بەبێ دەست ماسکردنیش ئەو قسانت بە ڕێکخەری گشتی گشتی ئەرەوە بە ڕێژیشانەوە بە بەڕێز خات و باش هێوری زۆر باشە وەکو دەزانرێتن ئێستا بزوتنەوەی گۆڕان لە نێو حکوومەت نەماوە پێتان ئاساییە بەڕێستان وەک وەزیرێک یاخود وەزیرێک لە کابینەی ئەو حکوومەتە دۆسەی وەزارەتەکەی بباتە بەردەم بەرپرسێک کە پێگەی لە نێو حکوومەت نییە و تەنانەت هەوڵ دەدات حکوومەتێک کە ناوی لێ دەنرێت حکوومەتی پارتی ئەو حکوومەتە فەشەل بهێنێت جارێ ئەمن پێویستم بە پژگیری هەموو لایەکەیە بۆ بەهێزکردنی ئەم کەرتە وەفعلەن پەیوەندیشی بە هەموو لایەکەوە هەیە بە پێشنیار بێ بە تێبینی بێ بە پرۆژە بێ ئەمە یەک دوو ئەوان لە حکومەت وەزیرەکانن ڕەوانی ماڵەوە کراوە لە حکومەت دەرنەچوون نە ئەوان ڕایانگەن کە لە حکومەت دەرچوون و نە کۆتاییان بە بەڕاستی بەم پرۆسەی هێناوە پێتان وایە تەنیا زۆر ئاساییە زۆر تەبیعیە ئەمە نەکرد سوود لە ینی بەڕێزەوە کان و شوران ببینین ینی هەر هاوڵاتێک نەکەوە ینی کەسێک سەردانی یەکگرتووی ئیسلامیش دەکەن سەردانی پارتەکانی دیکەش دەکەن بۆ دەوڵەمەندکردنی ئێمە پێشتر کردوشمانە و سەردانی مەکتەبی سیاسی یەکیشمان کردووە تەبان و لەگەڵ بەڕێز کاک محەممەدی حاجی محمودی هەم بینیمان هەم ئەو تەشریفی هێنا بۆ وەزارەت مەسەڵەن پێشنیار و پرۆژەی پێشکەش کردووە ئێمە ئەم سێکتەرە بە هەموو لایەک دەزانین و دەوڵەمەندکردنی و بەرەو پێشبردنی و گەشە پێکردنی نەکرد بە ئاسایی بەڵکو بە پێویستی دەزانین بە هەموو لایەک بێن هاوکار بەڵام وەکو دەزانرێتن وەزارەتی کوشت و کاڵ وەزارەتێکە کەرتێکی خزمەتگوزاریە پێویستی بە پشگیری سیاسی نییە بۆ دەکرێتن وەزیری کوشت و کاڵ بچێتە سلێمانی و لەگەڵ سەرکردەیەکی سیاسی گفتوگۆ لەسەر پرۆژەی کەرتی کوشت و کاڵ بکات یعنی دەکرێت ئەو پرۆژانەی کە ڕێخەری گشتی ئەو پرۆژانەی کە ڕێخەری گشتی بە ئێوەی داون ناکرێتن فراکسیۆن بدات بە ئێوە لە ڕێگەی پەرلەمانەوە پەرلەمان پەچی خراوە و ئەمەش هیچ بەڕاستی هیچ ڕێگریەک نییە بەڵام لەماوەی 3 ساڵ دەکرێت ینی 3 ساڵە لەماوەی 5 ساڵە 6 ساڵە پەرلەمان کاری خۆی دەکات بۆچی ئەو پرۆژانە کامەران پرسیارەوەی وایە مەسەڵەن ئێمە ینی لە هەرێمی کوردستان تەنها ینی ئەم مشکلی زۆر گەورە بەیانی سەردانێک بۆ لای ڕێخەری بزودنەوەی بەس پێدوانیە جێگای خۆیتی قسەی لەسەر بکرێت تەنانەت بەڕێز عەبدولستار ینی لێرەدا هەندێک کەس باسدەوە دەکەن ئەو سەردانە ینی گەورەتر لەوەی کە ئێستا بەڕێستان قسەی لەسەر دەکەن دەگوترێت ئەمە هەوڵێکی کۆمەڵی ئیسلامیە کە لە ناو حکوومەتە پێیەکی لە حکوومەتە پێیەکیشی لە گردەکەیە کۆمەڵی ئیسلامی دەخوازێت مەرجع لە هەولێرەوە بگوازێتەوە بۆ سلێمانی دەیەوێتن لە ڕێگای
سلێمانیەوە گردەکەەوە پرۆژەکانی حکوومەت بە تایبەت وەزارەتی کوشت و کاڵ بەڕێوە ببات. جارێک کۆمەڵی ئیسلامی خاوەنی سیاست و بەرنامەی سەربەخۆی خۆیەتی هەڵوێستانێک کە هەمان بە هەڵوێستێکن کە لە قەنەعاتی خۆمان و هەڵقڵاو بووە. ئەگەر جاری وابوو بێ هەڵوێستەکەمان پێچەوانی هەڵوێستێکی برادرانی پارتی بوو بێ ئەوە مانای دژمنایەتی و دژایەتی پارتی نەبووە و دۆستایەتی و هاوپەیمانیەتی گۆڕانیش نەبووە و ئەگەر هەڵوێستێکشمان بەرامبەر بە گۆڕان پێچەوان نەبوو بێ مانای دژایەتیکردنی ئەوان نەبوو دۆستایەتی و هاوپەیمانیەتی بوو بێ لەگەڵ پارتی هەمووانەیە بەڕاستی لە هەرێمی کوردستان بنسبەت ئێمە ڕوویدا بێ قەنەعاتی خۆمانە و سیاست و هەڵوێستی تایبەتی خۆمانە تەبان. لەوانەیە جارێک لەگەڵێکیشان تێکی کردبێت و لەگەڵێکیشان تێک گیرابێتەوە. ئەمە یەک. دوو، ئێمە لە حکوومەتی هەنگاوی کوردستان بەشداری ئێمە بەدەستۆزیش و بە خەمخۆریش بەڕاستی کار لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. ئەگەر بە بەڵێ و بە نەخێر وەڵامم بدەیتەوە. ئەمە مانای ئەوە نییە من بچم بەرنامە و پرۆژەی وەزارەتی کشت و کار ببمە لای بڕێخەری بزودنەوەی گۆڕان یا گردەکەی لە بەدەنێکی. بەڵام ئەو هەواڵەی کە بڵاو بۆتەوە بازدەوە دەکرێتن وەزیری کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو پرۆژەکانی خستۆتە بەردەم ڕێخەری گشتی و پشتیوانی دەربڕیوە تەنانەت وان نووسراوە پشتیوانی دەربڕیوە بۆ وەزیری کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو باشە کامەرە خراپە مەسەرەن ینی کەسایەتیش و کانوێشێران پشتیوانی دەرببڕێ بۆ هەنگاوەکانی وزارەتی کوشت و کاڵ سەرچاوەکانی زۆر لەسەر ئەوەی کۆمەڵی ئیسلامی بەڕێز جەنابی وەزیر ینی کۆمەڵی ئیسلامی پێشتر زۆر قسەی لەسەر ئەوە دەکرد نابی حکوومەت بە حزبی بکرێتن دەبی ڕۆلی حزب لە حکوومەت نابی بنێ ئێوە بۆ خۆتان وەکو وەزیرێک کە ینی وەزیرن لە حکوومەتدان باشە پرۆژە دەبن بۆ لای حزب ئەمە چۆن دەکرێت چۆن لە هاوڵاتی دەگەینن ئەم کاکەمانم بۆ حکوومەت ناوی کەسانی بە تەحدید لەگەڵ کۆمپانیادا دەنیشێ لەگەڵ وڵاتانی ئیتفاق دەکا شتی ژێربەژێری هەیە و سیاست و حزبایەتی حکوومەت هەمووی تێکەڵ کراوە لەگەڵ دەرەوە لەگە وڵاتان بۆ ئەمە ئاسایی بۆ من سەردانی هاوڵاتیەک کەسایەتێکی وڵاتی خۆم بکەم کە شارەزایەکی بێت لە بوارێکداوە ئامادەی هەبێ پشتگیری و ینی دەستخۆشی بکات لە هەنگاوەکان. نەوشەروان مستەفا هاوڵاتی نیە ڕێخەری گشتی حزبێکی گەورەیە و ڕکابەرێکی گەورەیە لە ساحەی سیاسی لە هەرێمی کوردستان زۆر باشتریش ئەمن عەرزم کردی تەمان لەگە برادرانی پارتی و خۆسەرۆکی حکوومەت پارتیە ئەوە هەمیشە پاڵپشت و هاوکار و گفتوگۆمان هەیە بۆ پرۆژەکانیش بووە ئەوە وازەحە لەگەڵ کاکە حەمەخۆی هاتوتە وەزارەت پشتگیری پشتیوانی دەربڕیوە مەمە سەلاحەدین چوینە خزمەتی بەمە بۆ پیرۆزبایشین بەڵام ینی دەستخۆشی کردووە تەبان بۆ لای بەڕێژ ئەمن ئەوە بەڕاستی بە گرفتێک ناجن ئەگەر ئەمە گرفت بێ بەڕاستی ئەوە عەقڵیەتی کورد بەو شێوەی بیر بکاتەوە تەبەن بۆیش ئێمە ئێستا بەم قەیرانە سامناک و خەتەر و بەم کارەسەر گەیشتن کە پێگەیشتن ئەمە زۆر هەنگاوێکی ئاسایی و زۆر تەبیعیشە و من پێشم وایە ئەگەر یەکێک لە لای بووبێتەوە عقدەیەک و گرێک ئەوە خۆی نەخۆشە و مشکلەی هەیە دەنا دەبێت بەدەست خۆش بێ پشتیوانی پشتگیر نەکرد کەسایەتێک بەڵکوتانە بە ئاسایی دەبینی هەر وەزیرێک لە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکان یاخود تاوتوی پرۆژەکانی بکات سەرۆکی حزبێک ئەگەر حزبەکە ینی پێیەکیشی لە حکوومەت نەبێت پێی لە حکوومەتە پێی لە پەرلەمانە کاکە خۆمە قەرار منەدا ئەوانە بەڵام لە حکوومەتە ئێستا کە بوونی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت ئەم وەزا ئاسایی بکرێتەوە ئەوان یاتیادی لە حکوومەتیش دەبن و لە پەرلەمانیش دەبن بەڵام کێشەکە لەوەیە ئێستا بارودۆخێکی نەئاسایی هەیە زەباش ئەم بارودۆخە ئەگەر بارودۆخە نەئاسایی سەردانی ئەم بارودۆخە بۆ ئێمە هەنگای بۆ نێنێ کە بۆ ئاسایی بکەینەوە ڕەنگە چوار قسەش کرابێت لەوەی کە بۆ ئاساییکردنی بارودۆخەکەش باشە بۆ ئێمە هەنگاو بۆ نێنێ کە ئاسایی بکەین و بۆ ئێمە ئێستا بێن کۆمەڵی ئیسلامی مەبەستی ئەوە نەبووە سلێمانی و گردەکە وەکو مەرجع نیشان بدات کاکەمە نە بە مەرجعی دەزانین و نە بە مەرجعیشی دادەنین و سەردانی زۆر تەبیعی و ئاسایی بووە و بەداخۆ ئەوالێتان گەورە زۆر باش لە ماوەی ڕابردوودا سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستان سەردانی کۆمەڵی ئیسلامی کرد دەست پێشخەریەکان چۆن بوون باشە بۆ سەردانی خۆ عادی سەرۆکایەتی هەرێمە بۆ سەردانی حزب دەکات
ئێمە لە ئێوە دەپرسیم بۆ ئەوەن کردە مشکێکی گەورە ئەمن فەرمانبەرێکی حکومەت فەرمانبەرێکی حکومەتە ئەو کاتێ ئەگەر دکتۆر فواد هاتە ئێرە لە شوێنی تۆ دانیشت من ئەو پرسیارەی تۆ ئاراستەی ئەو هیوادارم پرسیار لێ بکەین باسی چیتان کرد دڵنیا بە لێ وەڵام من لێوە نەبووم دیارە لەگەڵ جەنابی مەمەسعەلی باپیر کۆبووبووە هەر بۆ ئەوە دیارە کە وێڕای سەلام و ڕێزی سەرۆکی هەرێم بووە سەرۆکی حکومەت بە بەڕێزیان کە هاتووە کە ئایا ئەم بارودۆخەی هەرێمی کوردستان چۆن ئاسایی بکەینەوە وە چۆن ئێمە ئەم چێشە سیاسی و قەریان سیاسی کە ئێستا پێدا تێدەپەڕین چارەسەری بکەین دیارە ئەویش وێڕای کە بۆچوونی خۆی خستۆتە ڕووکە لەم بارەوە گوتیشتی ئەگەر ئەم قەزیە بوو بە قەزیەک و جددیەت کە ئێمە بین هەنگای بۆ بنین و کارە سە بکەین ئێمە ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتیمان هەیە کۆ دەبینەوە ڕای خۆمەتان پێ ڕادەگەینی کەواتە کۆمەڵی ئیسلامی ئامادە دەبێتن لە کۆبنەوەی داهاتوو ئەگەر هەر بڕیارێک بدرێتن بۆ مەسەلەیەک یەخستنەوە نێوماڵی کورد ئێمە نەک ئێستا لە زۆر گوتومانە ئێمە لەگەڵ هەموو ئەو هەنگاوانەین کە هەرێمی کوردستان ئەم بارودۆخە نائاساییەکە پێدا تێدەپەڕین ئاسایی بکاتەوە بە پەرلەمانەوە بە حکومەتەوە بە پەیوەندی سیاسی حیزبەکانەوە و هاوکاریش دەبین و ئێمە لەو ڕۆوە پشگیری هەر هەنگاوێک دەکەین کە ئەم وەزای پێساگ زۆر باشە با لە سیاست دوور بکەوینەوە بینە سەر کاروبارەکانی وەزارەت کۆمەڵێک بڕیارتان دەرکرد بۆ باشترکردنی ڕەوشی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستان ئەو بڕیارانە پێتان وایە جێگای خۆی گرت سەرکەوتوو بوون خۆی یەکێک لە مشکلەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش بەڕاستی ناشارمەوە بێکە ئیداریەکانمان جێبەجێ نەکردنی بڕیارەکانە وەک پێویست ئێمە بڕیارمان داوە کە بازمان خستۆتە سەر بەروبمی هاود لە کاتی پێگەشتنی بەرهەمی خۆماڵی کە بڵێ ئەمە کاریگەری خۆی بووە و بەرهەمی خۆماڵی زیادی کردووە بەڵام لە هەندێک قۆناغیش بەهۆی ئەو بەرهەمەی کە لە خوارەوە هاتو لە بەغدادێ بەبێ ڕوسومات و باس و هێندێکش بەڕاستی کە بە قاساخ هاتووە و حتا بەڕێسەوە قایمقام هەبووە لێشێک لە مەرزەکان لە مانگی ڕەمەزان ڕێگەی داوە بەبێ باز بەنی هەندێک بەرهەم بهێنێت هەرێمی کوردستان وەک بڵێتان کردووە بۆ ڕێگری کرد دێ من بەڕاستی پێمان ڕاگەاندون و دیارە دەستی هەڵدور لەم قەزیە ینی ئەمە بەڕاستی ینی حکومەت لەم بارودۆخە ناسکەدا بەڕاستی ینی وەکو مؤسسەیەکی پتە و قایم و کە لەسەرەوە کە بڕیار لە خوارە باش جێبەجێ بکرێ ئێمە حەقەدەن ئەم کێشەمان هەیە بۆ ئێمە بڕیارێکمان داوە ئێستا و نردومانە بۆ هەموو سنوورەکان ئەو بەرهەمەی کە لە عێراقەوە دێ کە بە عێراقی نازانین زۆربەی هەر زۆری بەرهەمی ئێرانیە بەڵێ ئەنجومەنی وەزیران هاوکارە لەگەڵ ئێوە بۆ ڕێگری ئەنجومەنی وەزیران بەڵێ هاوکارەوە خۆی ئەنجومەنی وەزیران پشتگیری کردوون کە ئێمە ڕسوماتمەدان وەسە بەروبمی هاوردەوە ئەم دەسەڵاتە بە وەزارەتی کشتوکاڵ درراوە کەمکردنی زیادکردنی هەڵگرتنی و دانانیشی بەڵام بەداخۆ باش جێبەجێ ناکرێ بێمە ئێستا برارێکەمان داوە ئەگەر ئەم بڕیارە باش جێبەجێ بکرێ لەگەڵ عێراق کە ئەو بەرهەمەی لە عێراقەوە دێ کە هی عێراق نییە بەبێ ڕسومات دێ بەبێ باز هاتوتە ناو عێراق وکە بەعتیباری کە ئێمەش وڵاتێکی یەک وڵاتی عێراق هەرێمی کوردستان بەبێ ڕسوماتی هەرێمی کوردستانیش ئەمە وای کردووە بەڕاستی بەرهەمی خۆماڵی تەواو بشکێ چونکە تێچووی وڵاتانی بۆ نمونە ئێران تێچووی بەرهەمی کشتوکاڵی ئێرانی زۆر کەمە بە بەراورد لەگە بەرهەمی ناوخۆی ئێمە بە 150 دینار 100 دینار کیلۆی خیارێکی بۆ بفرۆشی قازانجێتی بەشکاکە فەلاحی من بە 250 دینار بۆ بفرۆشی زەرێتی بۆیە ئێمە بڕیارمان داوە لەمەوە ئەوەی کە بەرهەمی عێراقی بێ پێویستی بە پاڵپشتی و پەسەندکردنی هەیە لەلایەن وەزارەتی کشتوکاڵی عێراقەوە کە بەرهەمی خۆماڵی عێراقیەکانە ئەمە سەردەگرێ ئەمە کێشەمانی لەمەدا دووەم ئەو بەرهەمەی کە غەیری عێراقی بێ ئێمە بڕیارمان داوە کە قەدەغێ وڕەتی دەکەین و ئەوەشم بە وەزیری کشتوکاڵی عێراق گوتەوە کە ئێمە بڕیارەمان داوە دەنا بەم شێوەیە بێ کە زووتاری خۆمان زەرێکە زۆر باش ئێوە پرۆژێکتان خستبووە بەردەم ئەنجومەنی وەزیران داوای 5 ملیۆن دۆلارتان کردبوو بۆ باشترکردنی کەرتی کشتوکاڵ لە هەرێمی کوردستاندا پێم وایە 5 ملیۆن دۆلار بوو ئەگەر غەڵەت دەبم ئەم پرۆژەیە بەکوێ گەیشت ئێمە 90 میلیار نیمان داوا کرد کە وەکو ئیعاناتی زراعی پاڵپشتی کشتوکاڵی بولزەنیە تەبانەوە بۆ هەندێک سێکتەرە تەبان بەڕێز ڕۆژی حکوومەت موافقەی لەسەر کرد کە من پێم وایە کۆمەڵێک بەڕاستی هەنگاوی پێدێنێ و کۆمەڵی کێشەمان پێ چارەسەر دەبێ و ئێمە داوای 11 میلیارمان کردو لەگە سەرۆکی حکوومەتیش قسەم کردووە داوای 11 میلیارمان کرد کە تەنها بۆ تەواوکردنی 8 بەنداو کە هەندێک کەموکوڕی مشکلیان هێتەمان ئەگەر ئەم 11 میلیارە لە ماوەی ئەو 6 مانگەی خەرج بکرێ
ئێمە بڵێنمان داوە کە ئەم هەشت بەنداوەش تا سەری ساڵیا تۆزێک ئەولاتر ئێمە تەواویان دەکەین کە بەڕاستی ئاویش بۆ هەرێمی کوردستان گرنگی زۆری هەیە و خوددانزان کێشەی ئاو چەند زۆر لە دنیادا ئەمڕۆ و بەڕێزان گوتن ئێمە هێندێک پارەمان تەرخان کردو لە مۆدا بۆ هێندێک پرۆژەی ئاوا زەرور لە ڕێگەی وەزارەتی پلاندانانەوە دەکرێت ئێمە سوودی لێ ببینین. باش پارەی گەرمی جوتیاران ئێوە لەگەڵ وەزیری کوشتتوکاڵی عێراق گفتوگۆتان کرد دیارە حکوومەتی عێراق ینی لە ماوەی ڕابردوو جۆرێک گۆڕانکاری لە سیاسەتیدا دەبیندرێت لەگەڵ وەزیری کوشتتوکاڵی عێراق بەڵێ باسمان کرد ئەویش پێمان ڕاگەیاندوە کە هەوڵی جدی بدا و داواشم لێ کرد کە ئێمە ئەگەر دیدارێکمان بۆ لەگەڵ بەڕێز عەبادی بۆ ڕێک بخا ئێمە خۆمان دێ سەردانی دەکەین و لە نزیک و باسی ئەم کێشەی دەکەین و داوای پارێگەم جوتیاران دەکەین وەش بەڵێنی داوە کە بەم زوان دیدارێک ڕێک بخا جوتیارانی کوردستان چاوەڕێی ئەوە بکەن بە نزیکانە پارە دەگات بە هەرێمی کوردستان ئێمە لە هەوڵی خۆمان بەردەوام دەبین بەڵام ئەوە پەیوەندی بە حکوومەتی عێراقیەوە هەیە پەیوەندی بە وەزارەتی بازرگانی عێراق و هەیە لەگەڵ وەزارەتی بازرگانی هەرێم بەڵام ئێمە وەکو کە جوتیار پەیوەندی بە کوشتتوکاڵەوە هەیە و ئەگەر ئەم پارەی گەنمی جوتیارن بەڕاستی ئەگەر دابین نەکرێ لەوانەیە ئەم ساڵی دابێ جوتیار نەتوانێت پێویست زراعەت بکە چونکە هیوا هەیە نە پارەی 2014 وەرگتووە نە 2015 و 2016 بەسەردادێ. باش بۆچی هەوڵتان نەداوە یاخود هەوڵەکان سەری نەگرتووە ئەو گەنمەی کە ئەو ڕێژە گەنمەی کە لە هەرێمی کوردستان زیاترە لە دەرەوە بیفرۆشن؟ ئەمە لەو بارەوە دوو پرۆژەم هەبووە یەکیان پرۆژێکم بۆ بەڕێز سەرۆکی حکوومەت باس کردووە کە ئەگەر ئێمە نزیکەی 500 میلیۆن دلار تەرخان بکرێت لای حکوومەتەوە ئێمە دەتوانین خۆمان بەڕاستی گەنمی جوتیارانی خۆمان بکرینەوە مەرزنی بەو نرخێکی عێراق کردوێتەوە بەڵام بە نرخێک کە زووتر قازانج بکە بەڵام لەم پارەیە پێمان ڕاگەاند کە بەشێک دەبێت بە دەعم بەشێکیش بەڕاستی بەهۆی ئەوە کات و ئەو گەنمە دەکرێت بە ئارد لە ڕێگەی معمەل ئاردەکان و دەدرێت بە نانەواخانەکان و دەفرۆشرێتەوە ئێمە بەشێک ئەم پارەمان بۆ دەگەڕێتەوە بەڕێزم موافق بوو بەڕاستی بەڵام گوتیم لەم قۆناغەدا ئەم پارەمان پێ پەیدا نابێ لەم قەیرانی دارایی دومیان ئێمە هێندێک کۆمپانیا و وڵاتیشێ بەڕاستی قسەمان لەگەڵ کردووە قسەمان لەگەڵ وڵاتی لوبنان کردووە و لەگەڵ شەریکێک کە سویسری هاتە لامان لەگە شەریکێکی ئێرانی بەڵام مشکلەکە ئەوەیە ئەو پارە زۆرەی پێ نادەن کە من پێویستمان پێێتی بۆ نمونە 280,000 پێداوە تا ئێستا کە دیارە ینی زوتیاری خۆمان بم پارەیە گەنمی خۆی نافرۆشێ چونکە یەکەم تێچووی زۆرە بەڕاستی و دومیش بەڕاستی عێراق ینی وەکو دەعمێک پارەیەکی زۆر بەگەن بدە بۆ نمونە گەنمی دەرەزەیەک 700,000 دیناری پێدەدا ئەم پارەیە کەس پێی نادا. زۆر باشە با بچێن سەرپرسێکی دیکە دوپرسیارم دەبێتن هەوڵەکانی چاکسازی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێمی کوردستان هەوڵی چاکسازی دەدرێت دۆسەی ئەو کەیسانە کە بەتایبەت مەزرعەکان کە زەوی کوشتتوکاڵی لەلایەن چەند بەرپرسێکەوە کۆنتترۆل کراوە یاخود دەستی بەسەردا گیراوە بەکوێ گەیشتووە ئەوە کاتی خۆی لە ئەنجومەنی وەزیران بەستەپەرشتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت لیژنەیەکی بالا دروست کراوە ئەم لیژنە بالا هەندێک بڕیاری خۆیدا لە کاتی خۆیدا بۆ نمونە دروستکردنی لیژنەی بالای محافەزات دروست بکرێت بۆ بە دوواداسون و ڕێگرتن لە زێدەڕۆیەکان و دیارە لە هەندێک محافەزە هێزێک دروست کراوە بۆ ڕێگریکردن لە ئەو زیادڕانێک کە دەکرێت چ زەوی کشتتوکاڵی بێت چ شارەوانی بێت بەردەڵام بێ وچ زۆرە ئەو ڕێژەیە زۆرە ڕێژەیەکی زۆرە بەڵام ئەمن وا دەزان بەڕاستی ئێستا ئەندازەیەکی باش ڕێگری لێ کراوە ئەندازەیەکی باش وەستێنراوە دەمێتەوە سەر قۆناغی دوم کە ئەوەی کە کراوە چی لێ بکرێ ئێمە لە کاتی خۆیدا پرۆژەمان هەبووە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام بارودۆخی بەسەردا هات بەڕاستی لێ نەپێچرایەوە ئێمە پرۆژەمان هەیە کە مەشتون چارەسەر بکەین یعنی پێتان وایە لە ئایندەیەکی نزیکدا یاخود لە ئایندەی داهاتوودا ماڵی حکوومەت بگەڕێتەوە بۆ حکوومەت وڵای ئێمە لە هەموو هەوڵش خۆمان بەردەوامین و لەمڕۆوە ینی هەوڵە چاکسازیەکان سەردەگرێت هەمووش سەر نەگرێت ئێمە نابێ ماندوو بین و دەبێ بەردەوام بین و ئەگەر مالای درۆکە کل و لاترۆکە جلو ئەگەر هەمووشی ئەنجام نەدرێت نابێ هەمووشی ئیمال بکرێت. بەڵێ بەڕێز عەبدولستار مەجید وەزیری کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەروەها ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی زۆر زۆر سوپاس. سوپاس بۆ بەڕێزتان خۆش بیا. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوامە ئێستا دەچینە ناوبڕێک و دواتریش دەگەڕێینەوە خزمەتتان.
جارێکی دیکە سڵاو بینەرانی بەڕێز دۆسەی دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان و هەڵوێستە هەنووکەیەکانی ئێستای بزوتنەوەی گۆڕان بۆ ئەو مەبەستە ژمیوانداری بەڕێز ڕابوون معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر لیستی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕانمان کردووە. بەڕێز ڕابوون بەخێربێن بۆ کوردستان 24 پێم باشە لەوە دەست پێ بکەم. بزوتنەوەی گۆڕان پێشوازی لە دکتۆر فواد حوسێن نوێنەری بارزانی دەکات یاننا؟ بەڵێ زۆر سوپاس، سڵاو لە جەنابێت، سڵاو لە میێرە خۆشەویستەکان. خۆتان دەزان دوایەوەی کاک دکتۆر فواد سەردانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی کردووە، قسەیەکی وهەیە گوایە سەردانی حزب سیاسەکانی تریش دەکات. بەڵام تاو کاتێم قسە بۆ ئەوە دەکەم تا ئێستا بە فەرمی کاک دکتۆر فواد داوای ڕسمی پێشکەشی بزوتنەوەکەی ئێمە نەکردو بۆی لەگەڵمان دابنیشێ. ئەو کاتێک ئەو داوای ڕسمی پێشکەش کرد ئێمەش وەڵامی خۆمان دەدەین. مەبدەئیەن هیچ شتێک هەیە لەناو بزوتنەوەی گۆڕان؟ بێگومان ئێوە لە نێو بزوتنەوەی گۆڕاندا قسە لەسەر ئەوە کراوە و دەشزانن کە نوێنەری بارزانی سەردانتان دەکات. ئێمە لە ڕووی مەبدەئیەوە دیالۆگمان ڕەت نەکردوەوە، پێشتریش قسەی خۆمان لەو بارەوە وتووە دیالۆگمان پێ باشە، پێمان باشە گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان هەبێ بە تایبەتی لە نێوان لایەنە سەرەکیەکان. بەڵام ئەوەی پێندی بەو بابەتی کاک دکتۆر فوادەوە هەیە کە تا ئێستا داواکەی پێشکەش نەکردووە، کەی داواکەی پێشکەش کرد وەڵامی فەرمیتان دەبێت. بەڵێ وەڵامی فەرمی. باش. دوێنێ یەکگرتووی ئیسلامی نوێنەریان لێرە ئامادەبوو باسی لەوە کرد کە لە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە نەرمی هەیە. بزوتنەوەی گۆڕان نەرمی لە هەڵوێستەکانی هەیە یاخود هەمان ئەو هەڵوێستە تەنیا قسەی سیاسی فڕێ دەدرێت؟ من پێم وایە دیدی ئێمە هەر پێشتریش نەرم بووە، ئێستاش وەک خۆیەتی کە دیدێکی نەرمە لە ڕوانگەی ئێمە و دیدی ئێمە وایە کە پارتی دیموکراتی کوردستان دیدێکی هاوسەنگ و نەرمی نییە بەرامبەر پرۆسی سیاسی و لایەنە سیاسیەکانی تر. ئەگەر ئەو ئومێدە دروست بوو بێت کە پارتی دیموکراتی کوردستانیش نەرمی بنوێنێ، من پێم وایە ئەوە ئاماژێکی باشە بۆ چارەسەری قەینانی سیاسی و تەنگژەی سیاسی لە کوردستان. باش، پارتی دەبێت چۆن بێت نەرمیەک بنوێنێتن؟ سەرەتای چارەسەر بۆ تەنگژەی سیاسی لە کوردستانەوەی هەمولایەکمان ڕێز لە پرۆسی سیاسی بگرین، ڕێز لە قانونەکان بگرین، قانونکرا کارپێکراوەکانی پەرلەمانی کوردستان ڕێزیان لێ بژیرێ لەسەر ئەو بنەمایە لایەنە سیاسیەکان لە چوارچێ واقعی سیاسی ئێستای کوردستان تێگەشتن بۆ یەکتر پیشان بدەن بۆی 2000 هێڵک بدۆزینەوانێ بۆ چارەسەر کە هێڵک بە دیموکراسی پێش بخە، نەک کەڵکەڵەی دەست بەسەراگرتنی هەموو هەرێمی کوردستان لەلایەن لایەکەوە بکات مەترسیێکی جدی لەسەر ئەزموونی دیموکراسی. کەواتە دەتەوێت بڵێ ئەو هەڵوێستانەی کە لە ڕابردوودا بزوتنەوەی گۆڕان هەیەی هەمان ئەو هەڵوێستەیە هیچ گۆڕانکاریەک دروست نەبووە لە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان. دەکرێت تەفاهم لە هەڵوێستی و دیدی ئێمە هەبوو بێ سەبار بە پرۆسی سیاسی و مفاوزە لە نێوان لایەنە سیاسیەکان، بەڵام ئێمە پێمان وایە دیدمان نەرم بۆ پێشتر. ئەو تەفاهمە چۆن؟ ئێمە من با بە شێوەشتر دیدی بزوتنەوەی گۆڕان پێشکەشکەم. ئێمە ئێستا لە کوردستان ڕۆبەڕووی قەیرانێک بووینەتەوانێ. من بۆ خۆم پێم وایە قەیرانی پرۆسی سیاسی و ئەزموونی حکومڕانیە کوردستان کە شکستی خواردووە. بەڵام ئەم شکستە لە دۆسەی سەرۆکایەتی هەرێمی کوردستاندا مانیفێست بۆ خۆی گزارشتی لە خۆی کردووە. بۆی چارەسەر بکەین ئێمە دوو ڕێگەمان هەیە بۆ چارەسەرکردن. چارەسەرێکیان قانونی و یاساییە کە ئێمە پێمان باشە وەک لە دیدی ئێمەوە چارەسەرێکی باشە ئەگە فرسەتم بدەین. چارەسەرێکتر یاسایی سیاسیە. ئێمە بۆ هەردوو چارەسەر ئامادەین. چارەسەری یاسایی پەرلەمانی کوردستان قانونەکانی واضحن، چارەسەرەکان واضحن، بەڵام لە سیاقی سیاسی ئێستای کوردستانیش دەگەین بۆ ئەمەش ئامادەین. ئەم چارەسەریان با ناوبنین چارەسەری یاسایی سیاسی. ئێم پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان بۆ هەردووچیان نەهاتوتە پێشەوە. کاتێک پارتی دیموکراتی کوردستان چ بە ڕێگەی یاسایی چ بە ڕێگەی یاسایی سیاسی ئامادەی چارەسەری تەنگژەی سیاسی بە لە کوردستان، پێمان وایە زمینە بۆ گفتوگویەکی بەرەمهێن و چارەسەری سیاسی دێتە پێشەوە. باش، ئێستا زۆر قسە لەسەر ئەوە دەکەن کێشەکان بۆتە کێشەی شخصی، یعنی لە سیاست چۆتە دەرەوە. ئایا گەیشتینەتەوە قۆراغا؟ من خۆم شخصی پێم وایە لە بنەڕەتەوە کێشەکان شخصی نەبوون، کێشەکان لەسەر دیدی سیاسی و دوو ئەجەندای سیاسی جیاوازن بۆ شێوازی حکومڕانی لە کوردستان کە دیدی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و دیدی سیاسیش کە ئێستا ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان بنەماکانیمان لە ڕێککەوتنی سیاسی نێوان خۆمان داڕشتووە و پێشتر ئێمە ئەو لای خۆمانەوە ئەو بنەمانەمان تەبەنی کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە بانگەوازەکان و بانگەشەکانی بۆ انتخاباتی ئەخیر ئەو بنەمانەی تەبەنی کردووە. ئەم دوو دیدە بۆ حکومڕانی جیاوازن. من بۆ خۆم پێم وایە دیدی پارتی دیموکراتی کوردستان دیدێکی شمولیە، دیدی ئێمە ئەمە دیدی منە، دیدی ئێمە دیدێکی کۆماری دیموکراتیە. دەبێت 2000 ئەم دوو دیدە بە جۆرێک لێک تێگەشتن و نەرمی نواندن بۆ یەکتر لە ناوەڕاست بگەن بە یەک و ئەمەش دەبێتە دەرگای چارەسەر و دەواازی. دیدی ئێوە کۆماری دیموکراتیە، بەڵام ببوورە، ینی بەشێک
بەشێک لە لایەنگرانی پارتی وا بیر دەکەنەوە دەڵێن ئەوەی کە گۆڕان پێشتر قسەی لەسەر دەکرد ئێستا خۆی دووبارەی دەکاتەوە بۆ نمونە پێشتر جوانکردنی کەسایەتی یاخود پیرۆزکردنی کەسایەتی لای بزوتنەوەی گۆڕان هێڵی سوور بوو پیرۆزکردنی هەر کەسێک لای بزوتنەوەی گۆڕان نەبوو بەڵام ئێستا بزوتنەوەی گۆڕان داکۆچی لەسەر مانەوەی دکتۆر یوسف محەممەد لە پۆستی سەرۆکی پەرلەمانی کوردستان دەکاتەوە ئەمە پیرۆزکردنی دکتۆر یوسف نییە؟ جارێ من لە بنەڕەتەوە بڕامە پیرۆزکردنی شخصێت هیچ کەسێک نییە لە پرۆسی سیاسیە ئەمە دیدی بزنەوەی گۆڕانیش بەڵام گرنگی کەسەکان لە پرۆسی سیاسی حاڵتێکی سروشتین بۆ من نەوشورا مستەفا سەرچاوی دید و فەلسفەی سیاسی بزنەوەی گۆڕانە بۆیە ئێمە ئەم دیدەمان قبول کردو بۆیە پشگیری بەڵام نەوشیروان مستەفا بەبێ هەڵبژاردن بۆتە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان نەوشورا مستەفا خۆی لیستی گۆڕانی دروست کردووە و بزنەوەی گۆڕانی دروست کردو مؤسسی بزوتنەوەی گۆڕان مولکی نەوشیروان مستەفا ئەوە تێگەشتێکی غەڵەتە ئەوەی من بابەتێکی واقعی قانونیە نەوشیروان مستەفا لیستی بزنەوەی گۆڕانی دروست کردووە و بزنەوەی گۆڕانی دروست کردووە قائیدی مؤسسی بزنەوەی گۆڕانە هەر کەسێک هەر لە بنەڕەتەوە نەوشیروان مستەفای وە قائید قبول نەبوو بێ پشتگیری بزنەوەی گۆڕانی نەکردووە هەموو ئەوانەمان لە بزنەوەی گۆڕان بەبێ ئیستثنا پیادەی نەوشیروان مستەفامان قبول بۆیە یعنی واتە نەوشیروان مستەفا گۆڕانە گۆڕان نەوشیروان مستەفا نەوە تێگەشت تەفسیری بابەتەکە غەڵەتە نەوشیروان مستەفا بەڵام بەڕێزتان وا دەڵێن ئەوەی نەوشیروان مستەفای قبول نەبێت گۆڕانیشی نانە ئەوەی لە بنەڕەتەوە سیاسەتەکانی بزنەوەی گۆڕانی قبول کردو کەواتە قیادەی نەوشیروان مستەفای بۆ بزنەوەی گۆڕان قبول کردو چونکە ئەو مؤسسی بزنەوەی گۆڕانە ئەم بابەتە بۆ ئێمە جیاوازیی لە مەسەلەی بابەتی پارتی دیموکراتی کوردستان و هێزانی تر سەبارەت بابەتی کێشەی پەرلەمانی کوردستان لە بنەڕەتەوە من بۆ خۆم ئەمە دیدی تایبەتی منە و پێم وایە دیدی بزنەوەی گۆڕانیشە پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان هیچ کێشەیەکی شخصی لەگەڵ بەڕێز دکتۆر یوسفانیە لە بنەڕەتەوە پارتی دیموکراتی کوردستان بە تەوازنی پەرلەمانی کوردستان بە تەوازنی ئێستا هاوسەنگی ئێستای پەرلەمانی کوردستان نامرتاحە خوازیاری ئەوەیە تەوازنێک لە پەرلەمانی کوردستان دروست بکە هیچ یاسایەک هیچ بڕیارێک لە پەرلەمانی کوردستانەوە دەرنەچێ کە پێچەوانەی ئەجەندا سیاسەکانی پارتی دیموکراتی کوردستانە کە ئەمەش دیدیشی نادیموکراتە هەر حزبێکی دیموکرات دەبێت بە سروشتی سیر بکە کە ڕەنگە لە پەرلەمانەکەیەوە بە تایبەتی لە کاتێکدا کە تۆ زۆرینەی پێک ناهێنی یاسایەک بڕیارێک دەربچێ کە پێچەوانە بێ لەگەڵ ئەجەندا سیاسەکانی تۆ دەبێت پارتی دیموکراتی کوردستان وەک هێزەکانی ڕابێت کە لە پەرلەمانی کوردستان دەکرێت قەرار و یاسایەک بڕوا پێچەوانەی ئەجەندا دیدە سیاسەکانی تۆ بەڕێز ڕابوون ئەو کاتەی کە ڕۆلی ئۆپۆزیس بوونتان دەبینی داواتان دەکرد کە هەموو بڕیارە سیاسیەکان دەبێت لە ڕێگای تەوافقەوە ببێتن بەڵام ئەوەی بینیمان لە 23 حوزەیران بەو شێوە نەبوو ئێمە ئێستاش پێمان وایە ئەو بابەتانەی پەیوەندیان بە بنەما سیاسی و دەستوریەکانی حکومڕانی هەیە لە کوردستان بەبێت تەوافقی هێزە سەرچیەکان پێک نایە بەڵام لە هەمان کاتژا پێمان وایە پارتی دیموکراتی کوردستان دەرگای تەوافقی داخست بۆی ئەو بارودۆخە دروست بوو ئێستاش پارتی دیموکراتی کوردستان ئاماژە و هەنگایەک بنێ بۆ تەوافقی سیاسی تەوافقی نیشتیمانی لە کوردستان کێشەکان حەل دەبن بەڵام ئیزافەی من ئەوەیە دیدێک ئێستا دیدێکی هەڵەیە پارتی دیموکراتی کوردستان پێی وایە تەوافق یعنی هەمووان ڕازی بین بە دیدی سیاسی پارتی بەڵام ئێمە پێمان وایە تەوافق نەڕازیبوونی هەمووانە بە دیدی ئێمە نەڕازیبوونی هەمووانیشە بە دیدی پارتی دەبێت هێڵێکی ناوەڕاست دۆزینەوە پارتی دیموکراتی کوردستان تا ئێستاش هاتن بۆ هێڵی ناوەڕاست بۆ چارەسەری تەنگەی سیاسی ڕەت کردووە بەڵام پارتی دەڵێ ئێمە پرۆژەمان هەبووە تەنانەت لەسەر پرسی سەرۆکایەتی لە سەدا هەشتاشی لەگەڵ تەنانەت بزوتنەوەی گۆڕان و تەواو حزب و لایەنە سیاسەکان ڕێککەوتین لە سەدا 20 مابوو کە ئێمە تەفاهمکەین بەڵام بزوتنەوەی گۆڕان بە دەرفەت وەرگرتن لەوەی کە سەرۆکی پەرلەمانیان هەیە هەوڵیاندا بە زۆرینە پرسەکە یەکلا بکەن یەکەم هەم دەهێنەوە بیت جەناب دۆ ڕۆژنامە نووسێک هەم دەهێنەوە بیت بێنە خۆشەویستەکان تا کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێم لە ڕووی قانونیەوە پارتی دیموکراتی کوردستان هیچ پرۆژەیەکی پێشکەش نەکردو پێچوانێک کە بانگەشەی دەکەن بۆ چارەسەری دۆخی سیاسی و تەنگەی سیاسی و دۆسی سەرۆکاتیان لە کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان داوای کرد کە ئەو پرۆژە داواکردنە تۆ دەڵی پرۆژە بەڵێ من دەڵم هیچ پرۆژە بەڵام پرۆژە ینی دلشاد شەهاب ئەندامی پەرلەمانی کوردستان بەڵێ پێشوو باسی لەوە کرد کە لە شوێنی تۆ دانیشتبوو لە سەرهەشتای پرۆژەکە باس ئەنجام من ئەگە فرسەتم دەیت تۆ ڕۆژنامە نووسی دەبێ و هەڵانەت بەسەراتیان نەپەڕێت تا بڕۆ بە تاریخ و دۆکومنتەکانە بچەوە تەنانەت حاجی کاروان ئەندامی پەرلەمان لەسەر لیستی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەویش بە هەمان شێوە باسی کرد گوتیان لە سەدا هەشتای قسە ینی تەوافق کرابوو 20 مابوو بەڵام بزوتنەوەی گۆڕان هەوڵیدا پرسەکە لە خۆی دەکات پێم وایە بەپێی مقابلەکەی کاکادی علی بێت گزارش لە یەکگرتووی ئیسلامیش ناکە ئێستا زۆر بەڵام من گزارش لە بزوتنەوەی گۆڕان دەکەم تۆ پرسیار لە من کردو ئەگە فرسەتم دەی وەڵام دەدەمەوە بەڵێ فەرموو
من قلتم تا كوتاي هاتني برز ولايتي برز سروي هريم بارتی دموکراتی کوردستان هیچ پرۆژەیەکی بۆ چارەسەری سیاسی لە کوردستان نە پێشکەشی پەرلەمانی کوردستان کرد نە پێشکەشی حیزب سیاسیەکانی کرد ئەمە قسەیە کە دەتوانن بە دۆکومنتەکان بەراوردی بکەن بزانم قسەی ڕاستە یا ڕاست نییە کاتێک پرۆژەی پێشکەش کرد بابەتەکە تێپەڕی بوو پێشکەشی پەرلەمانی کوردستان نەکرد پێشکەشی حیزب سیاسیەکانی کرد بەڵام پرۆژە سیاسیەکان پرۆژەکەیان بۆ چارەسەر لە کەوانەیە دووبارەکردنەوەی هەمان یاسای سەرۆکایەتی ئێستا هەرێم بوو کە کێشەی لەسەرە من بۆ خۆم بۆ هەموو ڕۆژنامە نووسێک دەهێنمەوە بیر و هەم بینەرە خۆشەویستەکان ئێمە لە یاسای سەرۆکاتی هەرێم چێشەمان لەسەر هەموو خاڵ و بەرگەیەک نییە چێشەمان لەسەر بە چەند بابەتێکەیە بابەتی هێزی پێشمەرگە چۆن بەڕێوە بچن بابەتی چێ سەرۆکی دەستگای جێبەجێکردن لە وڵاتە سەرۆکی حکوومەت یا سەرۆکی هەرێم بابەتی علاقاتی خارجی بابەتی دادگا و ئەنجومەنی دەستگای قەزایی لەگەڵ ئەنجومەنی ئاسایش پارتی دموکراتی کوردستان ئەو پرۆژەیە کە هێنایان بە پێچەوانەی قسەی ئەو بەڕێزانەکە گوایە 180 حل بوو هەموو ئەوانەی دووبارە کردبەوە پێیان وا بوو ئەنجومەنی ئاسایش بابەتێکە یاسایەکی جیا هەر نابێ قسەی لەسەر بکەین هێزی پێشمەرگەش ئیزافەیەکیان بۆ کردبوو زیاتر نەوترە لە پرۆژەکان ناڵێ سەرۆکی هەرێم بەرپرسی هێزەکانی پێشمەرگێ دەڵە بەرپرسی هەموو هێزە چەکدارەکانەوە تا کەسێک چەک لە شام دەبێتە فەرماندەکەی دەبێتە زۆر کەمە و هەتا دوای کەواتە لە بنەڕەتا پرۆژەکەی پارتی دووبارەکردنەوەی هەمان یاسای سەرۆکایەتی ئێستا هەرێم ئەگەر ئێمە لەسەر یاسای سەرۆکایەتی قسە بکەین بۆچی بزوتنەوەی گۆڕاندا کۆچی لەسەر سیستەمی پەرلەمانی بکاتن ئایا دەیەوێ نمونەی هەمان سیستەمی حکومڕانی لە بەغدا کە وەکو دەبیندرێتن سیستەمێکی فەشەرە لە هەرێمی کوردستان دووبارە بکاتەوە و سەرۆکێکی بێهێز بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی گەمەی سیاسی لە نێو پەرلەمانی کوردستانەوە هەڵبژێردێ تەنانەت وەک دەگوترێ ڕۆلی وڵاتانی ئەقلیمیش لە دیاریکردنی ئەو کەسانەدا ڕۆلی ئێوە دەتانێت سیستەمێکی وە جارێت دیدی ئێمە وەک دەستنەوەی گۆڕان وەک منیش پێداگیریی زیاتر دەکەم کە ئەزمموی سیاسی هەم لە کوردستان شکستی خواردو هەم لە عێراق ئەزمموی سیاسی بەغداد و کوردستان نمونەیەک نییە بۆ چاولێکردن ئێمە لە بستنەوەی گۆڕان هێزێکی دیموکرات و لیبراڵین چاومان لەوەیە کە خەڵکەکەمان ڕابین لەگەڵ ئەوەی ئەزمموی سەرکەوتوو بکەن بە نمونەیەک بۆ چاولێکردن نەک نمونە شکست خواردوەکان پێمان وایە دەبێ ئەوە لە کۆڵ خۆمان بکەین و بەجێی بێڵین بۆ هەر نمونەیەک بگەڕێنەوە بۆ بەغدا یا سۆماڵ یا ئەفغانستان ئێمە نمونەی سەرکەوتومانەیە ئێمە پێمان وایە ئەزمموی سیاسی ئەمە ئەزمموێکی ناکامەڵە دیموکراسی لە کوردستان کللتورێکی هەژاری هەیە دەبێت پێش بۆەوەی ئەزمموی دیموکراسی بخینە سەر ڕێگا و بیکەینە پرۆسەیەکی سەرکەوتوو دەبێت دەسەڵاتەکان هاوسەنگ بن لە نێوان پنتەکانی دەوڵات ئەگەر دەسەڵاتەکان ئەمە علمە دەخوێندرێت ینی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەزمموونێکی زۆری هەیە لە حکومڕانی و هەموو ئەو شکستانێکی ئێوە باسی لێوە دەکەن تەنانەت باز لەوە دەکرێتن کە ینی لایەنگرانی پارتی باز دەکەن بەرپرسان ئێوەش بەشێک بوونە لەو هەموو شکستەی لە حکومڕانیدا بۆ دەکرێت ینی قەتیسی بکەنەوە لەسەر پارتی اینجا با پرسیارەکە تەواو بکەم کە گرنگە ئەبێت دەسەڵات دابەشکردن لە وڵات هاوسەنگ بێ لە نێوان موسسەکانی دەوڵەت سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی وەزیران پەرلەمان دەستگای تەشریعی بۆی هاوسەنگیەک پارێزی ئەمە لە ئینگلیزی ئەمە پرەنسیپە لە زانکۆدی خوێن پێ دەڵێن چێک ئەند باڵانس ئەگەر هاوسەنگی و مراقەبە و تەفتیش نەبوو دەسەڵات یەکسەر تۆ هەر کەسێک بڵی خوێندەوارێکی باش بێ بڵێ دیموکراسی کەی شکست دەخوات دەڵێ کاتێک کە چێک ئەند باڵانس نەما یعنی هاوسەنگی نەما لە نێوان موسسەکانی دەوڵەت پێشنیاری ئێمە ئەوەیە کە لە کوردستان دەبێت دابەشکردن دەسەڵات لە نێوان موسساتەکان بە جۆرێک بێت کە دیموکراسی پێشخانەک مەترسی یعنی سەرۆکێکی زەعیف هەبێتن لە هەرێمی تعبیرێک گزارشتێکی خراپەوە ئێمە پێمان وایە سەرۆکی هەرێم و ئەنجومەنی وەزیران و دەستگای دادوەری و حتا منظماتی مەدەنی و ڕۆژنامەنووسان و پەرلەمان ئەمانە دەبێت دەسەڵاتەکان هاوسەنگ بێ لە نێوانیان بۆ دەسەڵاتەکان چۆن بێ ینی ئەگەر بۆ بینەر زیاتر شەرحی بکەیت دەسەڵات دەبێت لە پەرلەمان بێ مەڵە مەسەلەن بۆنە بەلای ئێمەوە ئەنجومەنی ئاسایش قواتی مسلحەیان هێز چەکدارەکان دەستگای قەزایی ئەمانە هەموو بچنە ژێر دەسەڵاتی کەسێکەوە بە تەئکید لە هیچ شوێنێکی دنیا مەترسی بۆ دروست نەکات لە کوردستان پێدوانێ کێشی هەرە گەورەی کورد لە مێژوشدا ئەوەیە کە ناتوانن یەک خیتابیان هەبێتن کێشەی هەرە ینی گەمە زۆر لە نێو ینی لە نێو حزبەکاندا دروست دەکرێت من ئەگەر ئیزافەیە بکەم بۆ گفتوگۆی کە دەکرێت ئێستا بەم ڕۆژانە لە هەندێک دەستگای تەلەڤیزیۆن شو دەکرێت غەڵەتێکی گەورەیە دیموکراسی بۆ پێش ناکەوێت کە داوا لە هەموو حزب سیاسیەکان بکەیت لە هەموو خوێندەوار و ئەکتیڤیستەکان بکەیت چالاکوان بکەیت بڵێ ئێوە دەبێت یەک خیتابتان هەبێ ئەوە غەڵەتە ئەوە دیدێکی نادیموکراتیکە بەڕای من جیاوازی و دووکردبوونی کۆمەلگا لە هەر بابەتێک بۆ نمونە ئینقلابەکەی بەڵام بەڕێزڕابم دەزای پرسیارێکی گرنگت کردو با وەڵام طبیعیە بۆ نە کۆمەلگای بەریتانی کاتێک ڕیفراندۆم دەکەن لەسەر مانەوە لە یەکێتی ئەوروپایان نەمێنێت فعلەن دابەش دەبن دووقاش دەبن بەڵام چۆن نەریتێکی دیموکراتی پێش دەخەی
ئەم جیاوازیانە سەر نەچێشە بۆ توندوتیژی نەک بڵی جیاوازی نەبێ دیدێک پێی وابێ جیاوازی نەبێت لە نێوان هێزە سیاسیەکان دیدێکی نادیموکراتە خۆی لە بنەڕەتە جیاوازیەکان هەن تۆ چۆن ڕێکیان دەخەی لە میکانیزمێکی دیموکرات و مەدەنیە بەڵام پێدوانیە ینی قسەکان زۆر لە واقعدا گەورەتر دەبیندرێتن ینی ئێمە کۆمەلگەیەکی شەرقینە و کۆمەلگەی شەڕق تێگەیشتنی بۆ دیموکراسی بۆ سیستەمی پەرلەمانی بۆ هەموو ئەو ئیشکالانە ئەو سیستەمانێک ئێوە باسی لەوە دەکەن هێشتا زووبیتن چۆن دەکرێتن یاسایەک پرۆژەی سەرۆکایەتیە ئێستا بزوتنەوەی گۆڕەندا کۆچی لەسەر دەکاتن بە قوربانی پرۆژەیەکی سربەخۆیی بکرێتن کە دەرفەتێک بۆ خەڵکی کوردستان دروست بووە ببن بە خاوەن ناسنامەی خۆیان بەڵێ جارێ سەبارەت بە یاساکان ئەم پێمان وایە دەبێت هێزە سیاسیەکان بەیەکەوە بە هاوکاری یەکتر ئەو یاسایانە بکەن بە بنەما بۆ دەوڵەتەکەی داهاتومان کە دیموکراسی پێش بکات دیموکراسی گەشە بکات لە ئەو دەوڵەتێکە کە هەمومان چاومان لەوەی بۆ خەڵکی ئەم وڵاتی دروست بکەین ئەمە یەک دواتر ئێمە لە بستنەوەی گۆڕان و من شخصی خۆم پێداگیری لەسەرەوە دەکەم ئێمە نامانەوێت دەوڵەتێک دروست بکەین دەوڵەتێکی سیستەمکار بێتە زیندانێک بۆ هاوڵاتیان بە پێچەوانەی تەجروبەی ئەوەی بەغدا کە تۆ ئاماژەت بۆ کرد و تەجروبەکانی پێش ڕژێمی ئێستا لە بەغداد دەمانەوێت ئێمە دەوڵەتێک بۆ وڵاتەکەمان دروست بکەین ئەگەر شێروان مستەفا خۆی باسی لێوە کرد بەڕێزرام بۆی گفتوگۆ یعنی گوتی ئێمە سیستەمێکمان دەوێت هاوشێوەی بەغدا بێتن تۆ بە پرسیارەکەم تاوکەم جوای بەڵام کردمەوە ئێمە دەمانەیە دەوڵەتێک دروست بکەین دوو پای سەرچی هەبێت کە ئەمە جیاوازی بنەڕەتی ئێمە لەگە دیدی پارتی دیموکرات کوردستان بۆ دەوڵەت ئێمە دەمانێت دەوڵەتێک دروست بکەین دیموکرات بێ و ببێتە ئامرازی پاراستنی ئازادیەکە لەو چەند مانگە تۆ ناتوێت دەوڵەت دروستکەن ڕێفراندۆیم بۆ بکەن بەڵێ بەس لەو چەند مانگە دەوڵەتێک ینی تۆ ینی لەو ئێمە چەند مانگە کە مامۆستا تۆ دیارە باش تاریخ شارەزانی ئێمە نزیکەی 25 ساڵ ڕاپەڕینمان کردووە ئەزمموی ئێمە 25 ساڵی تێپەڕاندەوە چەند مانگ نییە ئەگەر ئەم هێزانە دیموکرات دەوڵەتەکەمان خۆ بەخۆ دەوڵەتی بەستم لەوەیە ئەو دەرفەتە ینی وەکو باسی لێوە دەکرێت زۆر ساڵێک یا دو ساڵ دەرفەت لە دەستی کورد ئەو دەرفەتە لە دەستی کورد دەرچوو زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت تەنانە لە ساڵی 1991 کورد ئەو کات دەکرا بڕیاری سەر بەخۆی بدا بەڵام بڕیاری نەدا ئێستا هەمان دەرفەت دروست بۆتەوە پاش شەڕی داعش دەرفەتێکی زەڕینە بۆ کورد ئایا لەو ماوەیەدا پێم وایە تۆ لە پرسیارەکەی من باش تێ نەگەیشتی ئایا لەو ماوە کورتەدا 3 مانگە 4 مانگە ساڵەکە با بڵێن 2 ساڵە تەمەنی داعش تۆ دەتوانی ئەو هەموو دامەزراوانە بە سیستەم بنجا لەبەری لە پرسیارەکە چاک تێگەیشتم و زۆریش گرنگە دووبارەی دەکەمەوە دەوڵەتێک ئێمە دەمانوێت دیموکرات بێ پارتی دیموکراتی کوردستان دیری دیموکراسی دۆزی دیموکراسی بە ئاشکرا ئێستا دەڵێن غائیبە لە پرۆسەکەیدا لە پرۆژەکەیە بۆ دەوڵەت بابەتی دووەم ئێمە دەمانێت دەوڵەت بێتە ئامرازی دادپەروەری نەک ئامرازی کلێنێکی گەورە دروستکردن لە نێوان چینە هەژارەکان و چینەکانی خوارە و گروپێکیش ببن بە خاوەن سەرۆت سامانێکی زۆر لە ڕێگەی ناشەرعی و بەکارهێنانی ئەمرازەکانی بە هەڵبژاردن بۆتە حزبیەکان ینی پارتی بە کۆدەتا نهاتۆتە سەر دەست کەواتە ئێمە دەوڵەتێکمان دەوێت هەم دیموکرات بێ هەم دادپەروەری پارێزیە دیدی پارتی دیموکراتی کوردستان دەوڵەتێکیان دەوێت نە دیموکراتە نە دادپەروەرە سەبارەت بەوەی ئەگەر پرسیارەکە تەمەن دووسێ پرسیاری تر بەجێ هێشتۆ لەبەرەوەی تێکەڵکردن پرسیارەکان سەبارەت بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەگەر شانازی بۆ دەکەن زۆرین ئێستا زۆرینە نین ئێستا ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێکەوتێکمان کردووە هەم لە پەرلەمانی کوردستان هەم لە ئەنجومەنی شارەوانیەکان هەم لە پەرلەمانی عێراق ئێمە زۆرینەین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم پێمان وانێ مادام ئێمە زۆرینەین دەبێت دیدەکانی خۆمان بەسەر پارتی دیموکراتی کوردستانە پسەپێنین بە پێچەوانەوە بڕامان بۆی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان گفتوگۆ بکەین دیالۆگێکی بەرهەمیان بکەین بۆی ئەم پرۆسەی سیاسی بە ئاقارێک دابرین کە هەم ئەمین بێ هەم پارێزراو بێ هەم دیموکراسی و دادپەروەری پارێز باش باسی ڕێکەوتنەکەت کرد ناچارم پرسیارێک بکەم لەبارەی ڕێکەوتنەکەوە 3 مانگ تێپەڕیەوە بەسەر تەمەنی ڕێکەوتنەکە ئێوە وەکو باسی لێوە دەکرێت زیاتر لە 30 پارت و لایەن سەردانتان کردوون و دەرگاش کراوەیە بۆ ئەوەی پارتەکان بێت بۆ هیچ وەڵامێکی ئەرێنی لە پارتەکانەوە بە بزنەوەی گۆڕان و یەکێتی گەیشتووە کە بێنە نێو ڕێکەوتنەکەەوە بەگشتی هەم لە ئاستی پارتە سیاسیەکان هەم کەسایەتی سیاسەکان هەم کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانانی بواری کۆمەڵگەی مەدەنی و ڕۆژنامەنووسان پیان وا بۆ ڕێکەوتنەکەمان بنەماکانی ئاشکران ڕێکەوتنێکی زۆر هاوسەنگ و زۆر باشە بۆ پرۆسی دیموکراسی و پرۆسی سیاسی هیوای ئەویان خواستۆ کە هەموو لایەنە سیاسەکان لە کوردستان بە پارتی دیموکراتی کوردستان شەو پشتگیری بکەن تا ئێستا پارتی دیموکراتی کوردستان پێشوازیەکی پێویستی نەکردو لە ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو بۆ خۆی تەگەرەیەکی گەورەی بۆ بەڵام پێشتر قسە دەکرا پلان هەبوو تەنانەت کۆمەڵی ئیسلامی و چەند پارتێکی دیکە بێنە ناو ئەو ڕێکەوتنەوە بۆ ئەو سەری نەگرت بەڵێ ئەو ڕێکەوتنە دوو ئاڕاستی هەیە وەکو خوێندنەوەی من بۆ ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکیان کە جۆرێک باگراوندی سیاسی و هاوبەشیەکانی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە خصوصیەتی داوا بپەیوەندیوان ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم بەشیان جیایە بەشەکەی تر ئێمە ئەتلاف لە ڕۆژانە ئەعلان دەکەین لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کراوەیە بۆ هەر فراکسیۆنێکی پەرلەمانی کوردستان بێن بەشداری لە ئەتلافەکەماندا بکەن و بەشدار بن لەو دیدە سیاسیانەی ئێمە لە پەرلەمانی کوردستان تەبەنی دەکەین بە خۆشحاڵیەوە لە ئێستاوە ئێمە پێشوازیان لێ دەکەین باش کەواتە بەو پێی کە ئێوە
بوونەتە گەورەترین فراکسیۆن لە نێو پەرلەمانی کوردستاندا ئێوە ئێستا بوونەتە هێزی یەکەم و فشار دەخەنە سەر پارتی؟ ئێمە بەفعلی دەبین بە ئەتلافی یەکەم لە پەرلەمانی کوردستان بەس بۆمان دروست نەکردووە ئیستیفزازی پارتی دیموکراتی کوردستانی پێ بکەین بە پێچەوانەوە بۆمان دروست کردووە کە بەشداریی جدی بکەین بەیەکەوە لەگەڵ نیشتمانی کوردستان بۆ پێشکەشتنی دیموکراسی و ڕاستکردنەوەی ئەزمونەکەمان نزیک بوونەوەتان لە بەغدا و دیدار و کۆبنەوەتان لەگەڵ نووری مالکی و هاتنی بۆ پارێزگای سلێمانی شتێکی ئیستیفزازی نەبووە پێشتر نووری مالکی فشار نەبووە وەک ڕۆژنامە نووسەک حەق لە بیرت بە نووری مالکی کە بوو بە سەرگۆزیران لە هەولێر کرا بە سەرگۆزیران ئەو ساوانەی لە هەولێر کردیان بە سەرگۆزیران شانازیان پێوە دەکرد ئێستاش ئێوە شانازی پێوە ئێمە بەتەمانی نووری مالکی بکەین بە وەزیر شانازیش پێوە ناکەین نووری مالکی سەرۆکی گەورەترین کوتلەی پەرلەمانی لە عێراق حاڵەتێکی سروشتە هێز سیاسیەکان لەگەڵ تێدا چۆن لەگە پارتی پێمان بخۆشە گفتوگۆ بکەین لەگەڵ نووری مالکی و هەموو هێز سیاسی کوردستان و عێراقەکان گفتوگۆ شتێکی بەڵام ئەگەر ئێوە شانازی بە نووری مالکی ناکەن بۆچی پێشوازی لێ دەکەن و لە باوەش یەکتر مازەکە من دڵنیات دەکەم ئەگەر بێ بۆ هەولێر ڕەنگە زۆرتر پێشوازەکە گەرمتر بێ لە هەولێر زۆر باشە بەڕێز ڕابن معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان گەلک سوپاس زۆر سپاس بۆ بەڵێ بەڕێزانم سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان